قانون وەکو وێنەگە ڕۆزی تاسیق بەشداریان پێشانگایان کردووە لە شاری سلێمانیەوانێ و لە شاری سلێمانی لە ماوەی پێشوودا پێشانگاکەمان کردەوە بە شانازیەوە هاتینە شاری هەڵەبجەی خۆشەویستیش ئەم خاتونانە بامان شێوە وێنەکانیان نمایش کردوانێ و هیوادارم پێشانگایە بەردەوام بێت و بتوانین کاری نوێتر کاری باشتر بەرینە شارەکانی تریشانێ و لە ناو یەکیشا هەموو خاتونەکان وەکو هاوڕێک بن چکە لە کۆتایی ئەمە هاوپیشەی یەک بەسەرچاو وێنەکەی من لە ناوی ڕەش و سپین بەکارێناوە بەڵام لە هەمان کاتە ئاستی دەمی خاتونەکەم کە هەوریەکەم پێوە بەستۆتەوانێ لە هەنێکە زەڵە دەمی بەسراوەوە بەڵام من لە ناو دەمیا لە ئاستی دەمیا ڕەنگیم سوور کردم بەستم ئەوەیە تاکو کۆمەڵگە بە هەمان شێوە کە ئەمە وەکو شێوەکارێک ئەم خەتە ڕەشانم تیا بەکارێناوە ئەتوانم بڵێم مافی ئەوەی هەیە هەرچ کاتێک کۆمەڵگە قسەی لەگەڵاکە خوتون تیش بن بەرامبەری مافی ئەوەی هەیە قسە بکات مافی ئەوەی هەیە ئەوەی لە ناخیاتی دەری ببڕێ. ئێمە توانیمانە ئێمەی خانمان توانیمان لە ڕێگەی چاوی کامێرەکانمانەوە جوانی سروشت و لە هەنێ وێنەکانیشان نەهامەتیەکانی ژنان و مناڵی خاوەن پێداویستی تایبەت و ئەوانە پیشانی بینەرانمان بین. هەدەفی ئێمە لەو گروپی گەڵا لەم کارانە ئەوەیە کە بتوانین دەستی خانمانی کورد بگرین بیانێنە ناو بواری هونەری فۆتۆگرافیەوە لە بواری هونەرەکانی ترا خانمی قودوەمان هەیە وەکو عادیلە خانم وەکو حەفزەخانی نەقیب وەکو ست گەزیزە وەکو ست فاتیمە لە بواری ئەدەبیات لە بواری سەربازیە لە بواری مەسرەح سینەما بەڵام لە بواری هونەری فۆتۆگرافیا خانمێکمان نییە بەو ناوە ئێمە مانەوێت عادیلە خانمێک دروستکەین لە بواری هونەری فۆتۆگرافیا مانەوێت ست گەزیزەیە دروستکەین خۆشبەختانە توانیمانەوە هەوڵێن خانمی زۆر باش و دەستڕەنگینمان هەیە ئەم پێشەنگایە 50 خانم بەشداریان کردو لە چوارپاچێ کوردستان زیاتر نزیکەی 6 تابلۆیە 24 مانگ لە سلێمانی نمایشمان کرد و ئەم ڕۆژنامان لە شارە جوانەکەی هەڵەبجە نمایشمان کرد.